مانیە ژالە دەمباش ژالە ئەو مامۆستایان وەلی داخوازا چ دەکەن؟ بەڵێ باشتر شوان بۆ تۆ بینەرانیە نافتیش بە کەژ ئاماژەت پێکرد سەبارەت بەو ڕووداوانەی کە دوێنێ لە چەند مزگەوتێکی شاری هەولێر ڕوویداوە هەروەها واسهێنانی کۆمەڵی مامۆستاوە زیندانیان لەلایەن وەزارەتی ئەوقافەوە کۆمەڵێ لە مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی لە شاری سلێمانی گرتبوونەوەیکی ناڕزاییان سەبارەت بەو هەڵوێستانە دەربڕیوەوە حەزەکەم چینە لای چەند مامۆستایەکی بەڕێز بەوەی کە زانیاری زیاتر لە لای ئەوان بێ سڵاوت لێبێ ئەمڕۆ ئێوە بۆچی لێرە کۆبوونەتەوە؟ سڵاو لە جەنابتان و لە بینەرانی بەڕێز و عەزیز ئێمە ئەمڕۆ گرت بووینەوە وەکو ئەوەی کە بمانەوێ کۆمەڵێک لە مامۆستایانی شاری سلێمانی بە فەرمی ئیدانەی ئەو بڕیارە و ئەو ئاژاوە و بارگرژیەی لە ناو شارەکانی هەولێرە ئەکرێ و بڕیاری لادانی کۆمەڵێک لە مامۆستایان کرێ ئەدرێ ئێمە ئیدانەیەکەین و ناڕەزایی دەرەبڕین و بەتوندی بە گژیا ئەچینەوە و ئەوەستینەوە چونکە بەڕاستی مامۆستایانی ئاینی هەموو یەک خێزانن و دەستبردن بۆ مامۆستایەکی ئاینی بۆ هەموو مامۆستایانە و مامۆستایان مڵکی ئەم میلەتە موسڵمانن و بینیتان لە کەناڵەکەی جەنابتانەوە گێزرایەوە بۆ خەڵک کە ئاپۆڕای جەماوەر چۆن وروژا بوو و چۆن ناڕەزامەندی خۆی دەرەبڕی بەرامبەر بۆ بڕیارانە ئەو بڕیارێکی نادروست بوو ناحەکیمانە بوو چونکە بەڕاستی بڕیاری ئیداری ئەوەیە ئەو پەڕی دیار بێ دەرهاویشتە سلویەکانی لەبەرچاو بگیرێ هیچی لەبەر نادیدە نەگیرا بوو دیدە نەگیرا بوو چونکە بەڕاستی ئەم مۆزوعێک بوو ئێستا بووە بەمای پشێوی و بارگژیەکی گەورە ئاشتی کۆمەڵایەتی شێواندووە لە ناو شاری هەولێری خۆشەویستە. وەکو مامۆستایانی ئاینی و سەبارەت بەو بڕیارەی کە وەزارەتی ئەوقاف دەریکرۆوە ئەو ڕووداوانەی کە لە ڕابردووشە بەرامبەر بە مامۆستایانی ئاینی لە شاری هەولێر بە ناوی خی گەورە و مێرەبان دەستخۆشیتان لە یەکەین بۆ ئامادەبوونتان ئێمە وەکو زانایانی سلێمانی زۆر بەتوندی ئیدانەی ئەو هەڵقوتانە سەر مزگەوت دەکەین بەڕاستی ڕەفتارێکی ئەتوانی بڵێ بەعسیانەیە ڕەفتارێکی نامرۆڤانەیە ڕەفتارێکە پێشێلکردنی مقدساتی جەماوەر و ئەم میلەتەیە کە بەرپرسانی ئەم هەرێمە خۆیان بە موسڵمان ئەزانن لە زۆر شتا مزایەدەی موسڵمان بوون بەسەر میلەت و بەسەر خەڵکی ترەوە ئەکەن بەڵام خۆیان مقدسترین مەراسیم و شیعاری ئەم میلەت و ئەم دینەیان شکاند بۆیە ئێمە زۆر بەتوندی ئیدانەیەکەی ناڕەزایی دەرئەبڕین لە هەرێمە لە هەموو شارەکانە لە دەرەوەش لە ئەوروپا ئومێدەوارم خەڵکانی ئازادی خواز و خەڵکانی دڵسۆزی ئەم میلەتە ئەم کەیسە بجوڵێنن بێدەنگ نەبن لە ئاستی ئەم پێشێلکاری و ئەم کارە قێزەونەی کە لە هەولێرە ئەو خەڵکە کردیان کە ئەو خاڤەیتوانی بە شێوازێکی جوان و ڕێکوپێک و مەدەنیانە و پڕ لە ڕێز و احتیرام و شکۆ ئیجرعات بکە لەگەڵ مامۆساکانە بەڵام هەموو پرینسیپەکان و ڕێوشوێنەکانی شکاند و بە حیزبیانە و میزاجیانە مامەڵی کرد لەگەڵ ئەو دۆسیەیەدا کە مامۆسایانی ئاینی تەنها موەزەفێکی ڕوود نین لە مزگەوتەکانە بەڵکو وەجهێکی جەماوەری و ئەهلیان هەیە مامۆسا هەیە خۆی 100 دەفتەر ئەنی دۆلاری کۆ کردوێتەوە لە خەڵکو و لە دەوڵەمەندان تا مزگەوتێ دروستکە لەسەر پارەی خۆی گیرفانی خۆی جوودی خۆی هەوڵەدا دوای وەزارەتی ئەوقاف بە ئەمریکی حیزبیانە و ئاسایشیانە هەڵەکوتێتە سەر مزگەوتەکان. چۆن ئەزانن ئەو ئەمرە حیزبی بووەوە ئەو بڕیارە حیزبی بووە؟ بەوە ئەزانین کە جاری تر ئیجرعات کراوە بە شێوازی جوان کراوە ڕێڕەوی یاسایی خۆی گرتووەتە بەر ئەم مامۆسایانە مخالفەیەکیان نەکردووە ئەم مامۆسایانە کەسانی دیار و قسە ڕۆشتوو و وەزانە و دڵسۆزی ناوشاری هەولێرن و ناکرێت بە هیچ جۆرە هیچ وەزارەتێک هیچ فەرمانگەیەک ئاوا مامەڵە لەگەڵ کارمەندەکانی خۆیان ناکە بە تایبەتی زانای ئاینی کە ڕێز و حورمەتی لە سەرسەری جەماوەر و گەلە کە ئەوە ئەزانین کە ئەم مامۆسایانە هەمیشە لە پێشەنگی خەمەکانی خەڵکی خۆیان نابوون و هیچ مخالفەیەکیان نەکردووە. مامۆستا دووە هەڵوێستان چییە بێت وە بە نیازی چین و داواکاریتان چیە لە وەزارەتی ئەوقاف؟ ئێمە پێمان وایە بەڕاستی ئەم ناڕەزایی دەربڕینە کاریگەری گەورەی ئەبێ و ئەو کەسانی کە ئەم بڕیار ناحکیمانەیان داوە بە ئاگایانە هێنێتەوە و بڕیاریەوەدەن ئەم بڕیارە هەڵبۆشێنرێتەوە لە بەیاننامەکەمانە بەڕسمی داواکاریەکانی خۆمان ڕاگەیاندووە و ئەو داواکاریانە جێبەجێەکرێن و لە ئەگەری ئەوەی کە مامۆستایان هەللا ببرێن و هەر بەردەوام بێ ئەم پرۆسی کوتانە سەر مزگەوتەکان هەڵوێستی ترمان ئەبێ چونکە بەڕاستی نەگەێمە بەتەنها جەماوەر هەمووی هەڵوێستی ئەبێ و من پێم وایە ئیدارە و سەرکردایەتی کوردی ئەوەندەش بێ ئاگانیە لە دنیا لەم کاتانە قەیرانی تری ناوخۆی بۆ خۆی دروستکە کۆتایی پێهێنێ و ئەوەش هیوای هەمومانە. بەڵێ شوان وەک بینیت ئەمە دوایین هەڵوێست و زانیاری بوو لەسەر ئەو کردبوونەوەی مامۆستایان و زانایانی ئاینی لە شاری سلێمانی کە وەک خۆشیان ئاماژەی پێەکەن بەردەوامە بن تا وەڵامێک لە وەزارەتی ئەوقاف بەتایبەت و حکوومەت و دەسەڵات وەرئەگرنەوە ئەگەڕێمەوە بۆ لای تۆ. بەڵێ ژاڵە محەممەد نوچەکانە نارتی لە سلێمانیە گەلە کسپاس بۆ زانی